ایوار باش تماشاورین برومت ام خوشحالین که جارا کدید برنامه که دنی مایک خلق و هونگو گشتین بینران خوشویست خوشحالین که جاری کتیل برنامه مایک خلقا به گشتین و بابت ام روشمان لسر پرسی نوتی بغدا هرما لەگەڵ دوایین کاردنەوە پێشهاتەکان ئەمە لە کاتێکدا کە چەند خولەکێکی داهاتوو ڕیارە لیژنەیەکی وەزاری و لیژنەیەکی تەکنیکی لە بەغاوە بگەنێ هەرێم ئەم لیژنە وەزاریانە لە چەند وەزیرێک پێک هاتوون لەوانیش وەزیری دارایی و وەزیری نەوت و وەزیری گواستنەوە لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم کۆ دەبنەوە بۆ ئەوەی گفتوگۆ بکەن دەربارەی هەناردەکردنی نەوت بۆ دەرەوەی وڵات و خۆشەویستان کێشەکە یاخود پرسیاری ئەمڕۆمان ئەوەیە کە حکوومەتی بەغدا هەڕەشەی بڕینی پشکی ١٧ بە 8 ملیار و 500 میلیۆن دۆلار ببڕێ بە بەهای ئەوەی کە ئەوان دەڵێن ئەو هەناردەکردنەوەی نەوتی کە هەرێم دەنێردێتەرەوە گۆژمەکەی 8 ملیار و 500 میلیۆن دۆلارە بۆیە ئێستا فازل نەبی بریکاری وەزارەتی دارایی عێراق بە یەکێک لە ڕۆژنامە کوردیەکانی ڕایگەیاندووەکە نزیکەی 20 ڕۆژە حوسێن شارستانی جێگیری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری وزە بە نووسرا و داوای لە وەزارەتی دارایی کردووەکە بڕی 5 میلیۆن دۆلار لە پشکی ١٧ بودجێ هەرێمی کوردستان ببڕێ لەبەر ئەوەی هەرێمی کوردستان کۆی گشتی دەڵێن بەهای 8 ملیار و 500 میلیۆن دۆلار نەوتی فرۆشتووە بەڵام ئەو داهاتە دیار نییە و نێردراوەتەوە بۆ بەغدا. ئێمە لێرە پرسیارەکەماندا ئەوەیە ئایا زەرمەندی یەکەم کێیە لە بڕینی پشکی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە بە 5 ملیار دۆلار ئایا ئەگەر لە ئەگەری بڕینی ئاخۆت لە ئەگەرێکدا ئەگەر ئەو 5 میلیۆن دۆلارە ببردرێ ئایا کێ زەرمەندی یەکەمە هەروە کێ هۆکارە کە ئەو بڕەپارەیە لە هەرێم ببردرێ. ئێمە دەتوانن پەیوەندیمان پێ بکەن لەسەر ئەو ژمارە تەلەفۆنەی کە لەسەر شاشەوە لێوەتان دیارە یەکەم پەیوەندی وەرەگرین کاک شەماڵ لە هەولێر. کاک شەماڵ ئەم کاتەوە باش. ئەم کاتت باش برای بەڕێزم باشی. زۆر سپاس کاک شەماڵ لەسەر بابەتی ئێمە کە پرسی نەوتە لە نێوان بەغدا و هەرێما و ناردنە دەرەوەی و دوایین پێشاتەکان. کاک شەماڵ دەمەوێت بپرسم ئەگەر بێت و لە ئەگەری بڕینی پشکی ١٧ هەرێم لەلایەن بەغداوە کێ زەرمەندی یەکەمە لە بڕینی ئەو پارەیە کێ ئەو موچانە دەدا کێ بەرپرسە لەو بڕینە؟ کاکە برای بەڕێزم سەبارەت بەوە بەس ئەگەر سەوتی تەلەڤیزیۆنەکەت کسکەی کاک شەماڵ بەڵێ ئەگەر سەوتی تەلەڤیزیۆنەکەت کسکەی بۆی بە باشی گوێبیستی دەنگت بین. کاکە سەبارەت بەو تەوەرە بەڕاستی نەوت هیچ ئیسیفادەی بۆ خەڵکی فەقیر و هەژار نییە هەموو لەسەر هەموو دەسەڵاتدارەکانی کوردستانی خۆن فرعەونەکانی سەدەی 20م کە ئەمڕۆ هەن بەڕاستی من سپاسی دەستخۆشی لە ئێوە ئەەکەم سەبارە بەو تەوەرە هەموو خەڵکێک دەتوانێت قسە بکات لەگەڵ سەبارەت بە هەموو تەوەرەکان بەڵام بەڕاستی ئێمە گەلێکی هەژارین کابراوتی بەس فەقیر لێرە زەرمەندە خەڵکەکان هەرکایە ئارەزیان بوو سەریان نێشادانیان نێشاد جانتاکانیان هەڵەگرتن بۆ وڵات بۆ عیلاج بەڵام تەنها خەڵک ڕۆژانە لە کوردستان تووشی ئەنواع ئەشکەندە و ئازارە بێ تەنها بۆ نمونەوانەی هەڵەبجە کە کیمیاوی لێداون ئێسای لە ماڵە کۆتون و هیچ ساڕێژێکیان بۆ نایەت و هیچ کەسێک بەهەنایەرەوە ناچێت. سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک شەماڵ. کاک حەیدەر وەرەگرین لە ئاکرێ ئەفدەمێتە باش کاک حەیدەر. ئەفدەمێتە باشتر چه حالەیان باشن؟ ساغ بێ زۆر سپاس کاک حەیدەر وان پێشاتی نودا دەربارەی هەناردەکردنا نەفتێ و پێکانینە لیژنەیە لە وەزیرن ئەنکۆ لیژنا پەرلەمانیە بەغدای باش بۆ دیفچۆنکردن لە هەناردنا پەترۆلێ ئایا لە ئەگەرێکێدا کو لە گۆر گوتنا جێگیری سەرۆکوەزیرێن عێراقیش بۆ کاروباری نوزای گەرەکە 5 ملیار دۆلارێن پشکا ١٧ هەرێمی بێتە بڕین ئایا کی زەرمەندێکیە ئەگەر بێت و پشکا بودجێ هەرێمی بێتە بڕین کی دێ موچێنوان فەرمانبەران دەتن ئایا وی دەمیدا وەکی حکوومەت عێراقت بێژیت 8 ملیار دلار و 500 نفتا فروتی ئایا حکوومەتە هەرێمی دەمێکیدا دیبەرهەف بیتن کو وان موچا بدەت ئەگەر بێت و بودجە بێتە بڕینیان نا؟ الله بسبیلم یکم زەرمەند vê neftê da hawlat yek xelkê feqîr e
چونکی اف مسئوله بس بخون نفت فروشن کازم سای چلی گاتون که افلیش نادیا پیکنانی تقدیشم یا فاشله چونکی گلک دیشنمه دیده بو گلک شتاتی نزکار اینا بس چه نگنه چه انجامه و اف نفتاد میکرد چه فروشتنیش کازمای چلی که چه فروشتن و نزار بس تنه بودو حزب دست حالات یعنی نکرم بینی کوکینه و از بینم بس زرنمند ایکش فقیره. بله کاک حیدر لآکر زور سپاس بو پیوندیاته کاک عمر لبردره شمکاتو باش کاک عمر. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. كاكا دسكوشي برنامجك بيدكم. زور سپاس. كاكا وكو يعني بالرياري لسرنا وتاكيا. بله. يعني حكومتي عراق هيش بيواندي بحكومتي هريمي كردستانية چونك نفط خاكي خومانا خويني خومان فروشتيا كنفتكر جيبا جيكين حكومتي هريمي كردستان بهيش ويك ناتواني برداري ما بكتو نا كريتيش برداري ما بكتو. بله. زور ممنون. بله کاک عمر لبردرش زور سپاس بو پیوندیکت کاک مصطفى لدهو که افدمت باش؟ مرحبا كاك. مرحبا سرچاوا کاک مصطفى بنریناتا اگر بیتو زور سپاس اگر بیتو افلش نبیت هرما کردستان تو گهداری دنگی متکی کاک مصطفى؟ بله. بله اگر دنگ تلویزیون خو کیم که دام گهداری دنگ تبتن خازم وی پرسیاری بکم اگر بیتو حکومت بغداد جپشکا بودجه هرما کردستان 170 هرما کردستان 500 میلیون دلار هم ببرید اف 500 میلیون دلارش برینا پشکاریمه کی ضررمنده کیه کی صدمه کی اگرک و اف پاره بیتا برین کی برپرسیاره بله نه مالکی و نه ابراهیم جعفری و نه حسین شهرستانی نشد وی پاره بکوجیتن نفت مال حکمت نابتن او خود کتا اویدی بوچی ما اویدی نفت و غازی پسند ناکد بوچی بله بس کاک مصطفى اوید بجن حکومت هرمه نفتا فروتیا دروی ولات دروا بهای وی 8 میلیارد و 500 میلیون دلار جبر کو اف پاره نهات یا بغداد لو ما او دی 5 میلیون دلارش صادی حفده برن دلدار ساعه من باشا حسين شهرستاني ونوري المالكي بوريكا نفط خاص بصره بو ايران تشيت خرياويه تفروشيت بلا او قندال نبيت كاس قندال لنا حكمت هرمه سر بخویا بلا عویدی کتن بلا ماده 140 مثلا پیشمرگه و نفت و غازی ممکن تخوش بلا بحث نفت کرد نفت خریاویه او دکتاتوره بله بله کاک مصطفى لدهو بله زور سپاس بو پیوندیاته کاک سیوان من لگل لسلیمانیم کاتو باش کاک سیوان کاتو باش سیدا دم باش زور سپاس فرمو کاک سیوان بس اگر دنگی تلفزیون اکد کس که کاک سیوان والله بس شوف والله سيدة باشا بس شوف والله سيدة او راسيدي خواتي دزاني اگر ايما فرياي خوما نكوين بالروا بكنيا كراسي بري خوش ما دبي بفرشين لتاو امدو فرعوني مديري فضاي دستيات امدو فرعون اخوا قايلي بله اگر دنگی تلویزیون کد کس که با وی هم تو بباشی بتوانی قصب که هر امش گمان لصوتی تو به بس شاو يعني بالروا بك استان ايش يعني نكار يعني همو بوتواصل ومحسوبيات داوال ملتك ما قربيتوا ام خلق بيدنين خوا او نيتر غضب ما بس زودرين قاعدين بس بكار نبينو لما انا هلسين خوا غير خوا او نيتر خوا غضب ما اما انا اقول قندراس هموش تكنو زور سپاس وخاصي زور سپاس بو پیوندیکت کاک هیمن لسلیمانیم کاتو باش بله کاک هیمن بله برای جانم کاتتان باش من سراوی تا نگر لسلیمانی و بله بله من حزکم لسر یک شق قسم کم من جونش لسر حسین شهرستانی قسم کرد برای جان کاک ام کابرا حسین شهرستانی براسی کابرا کی نخوشا من زور جار و توما کاتا لیکم کاک چاپی کوتن لگل ام کابرا راگرن اما تنها بو اوه کاتک چاپی کوتنی لگل اکر لهمو کانال کان من دانی چونه براسی باسی کانالی که جاری کرد کاکم ام کابرا تنها بو تکدانی کور چاپی کوت چون لی ولام من کاک همین گیان اما چاپی کوتن لگل همو چینو توی جاکن همو برپرسی کابرا تو علی نخوشه و رای خوته بلام او جگری سرک وزیرانی ولاتی که بو کاروباری وزا دوای او برگرینیه لو دکم لبروی اما چاپی کوتن من لگل وزیری سامان سروشتکانی هرمی کردستانیش کردو ولامی اوی داوتوا بۆیە ئێمە کەناڵی ڕاگاندن
پرسیار ئەکا لەوی تریش وەڵامەکەی وەرەگرێتەوە بۆیە ئەوە ڕای جەناب تا بەڵام کێشەکە ئاخوت بابەتی ئەمڕۆمان لەسەر ئەوەیە ئەگەر لە ئەگەری حسێن شارستانی کە بڕیاری داوە یا خۆت نووسراوێکی ئاراستەی وەزارەتی دارایی کردووە کە لە پشکی 117 هەرێمی کوردستان 5 ملیار دلار ببڕدرێ بەرامبەر بەوەی کە حکوومەتی هەرێم نەوتی فرۆشتووە ئەو پارەی نەگەڕاندوتەوە بۆ بەغدا لە ئەگەری بڕینی ئەم بودجێ یاخود ئەم پارە 5 ملیار دلارە لەسەر هەرێما کێ زەرەرمەندی یەکێما کێ هۆکارە کێ بەرپرسیارە لەو بڕینە پرسیارەکە ئەوەیە بەڵێ ڕازێکە قسەکە جوانە من لەگە قسەکە جوان بەڵام یەک شتێکاکە کاکە یەکەم ئەم کابرا عەرەبە بە کوردیەوەی کاکە هەموو عەرەب بڕاتانە بێ 22 دەوڵەت هەیە هەمویان سەیرەکە دژی ئیسرائیلن بڕاتان هەبێت دژی کوردیشە ئەمە یەکەم کاکە داین چۆن یەکەم چۆنەڵێ مەسەلەکە زەرەرمەندی نییە کاکە ئەگەر ئەوان بتوانن لە ساحە حەفەکە بۆن و لە ساحە پێش ببڕن بڕاتان هەبێت لە ساحە حەفەکەش ئەبڕن کاکە بڕاتان هەیە بودجێ پێشمەرگەش ئەبڕن بڕاتان هەبێت ئەندام پەرلەمانەکانیشمان لە بەخا دەرئەکەن بە هەموو فراکسیۆنەکانەوە یعنی پێویست ناکە باسی هیچ فراکسیۆنێ بکەین بڕاتان هەبێت ناڵێ بە کوردیش قسە بکەین من هەرەوە نەم هەبوو ڕێزی من سەرای و سپاسانە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک هێمن کاک فریاد لە کۆیە لەگەڵمانام کاتەوە باش کاک فریاد باشتر کاکە سپاست دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس کاک فریاد فەرموو ئەمن وەک کاکێکی کورد دەستخۆشی لەو بڕیارەی حوسێن شەهرستانی دەکەم بۆ بڕینی 5 ملیار دلار لە بودجەی 117 هەرێمی کوردستان بەڵێ بۆچی وەڵاهی من وەک تاکێکی کورد حاشا لە کوردبوونی خۆم دەکەم لە سای ئەم دەسەڵاتە چونچی نێ سەبەبی گەورە ئەم بنەماڵانە ئەم دەسەڵاتەیە کاک فریاد کێ زەرەرمەندی یەکەمە بێتن تۆ ئەڵێ ئەگەر با ببڕێ دەستخۆشی لە یەکەم ئەگەر ئەم پارێ ببڕێ کێ دەستخۆ یاخود کێ زەرەرمەندی یەکەمە و کێ بەرپرسیارە لەو بڕینە واللهی ببڕێ و نەبڕێ ئەمن هیچ زەرەر و نەسوودمان دەبنە زەرەرمان چونکی ئێستا لە شاری کۆیە شەوانە شەو ڕۆژ 400 تەنکەر نەفت لەو شیوا شۆفەی دەڕوا هەتا ئێستا ئیستیفادەی 1 لیترە بەنزینم لێ نەکردووە بەڵێ دەستخۆشیتان لێ دەکەم دووبارە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک فریاد لە کۆیە کاک مستەفا لە ڕانیەوە ئەم کاتەوە باش کاک مستەفا کاتێکت باش بەڕێزم شوێنی زۆر سپاس فەرموو کاک مستەفا وەڵا برا لەسەر ئەوە زەرەرمەندی یەکەم گەلە بەڵام شێ تەحملی مەسئولەتەکە دەکەم هەموومان دەزانین سەرکردەکان بەڵێ بەڵام بێدەنجی گەل لە بەرامبەر ئەو زەرەدا ئەمانە بێت تا سەر بێ بەڵێ ئایا بەڕای جەنابەت ئەگەر بێت و ئەو 5 ملیۆن دلارە ببڕدرێ لە ئەگەرێکە ئەگەر ببڕێ لەسەر هەرێمی کوردستان لە کاتێکدا حکوومەتی بەغداڵێ 8 ملیار و 500 ملیۆن دلار لە بای یاخود بەهای ئەو نەوتەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان فرۆشتووەتی ئەوانی شەڵێمە 5 ملیۆن دلار ئەبڕین ملیار دلار ئەبڕین لەسەر هەرێمی کوردستانە ئایا لەو کاتەدا ئەگەر بێت و ئەو پارە ببڕێ تۆ بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو 8 ملیار و 500 ملیۆن دلارە بداتە ئەو کەسانەی کە زەرەرمەندە بن کە موچەکانیان ئەبڕێ یاخود بێ موچە ئەمێنەوە لە هەرێمی کوردستان نەبەسەری تۆ گە شیری منداڵەکانمان نەزێ قەت ئامادەنی تەلەڤیزیۆ پارەی بداتەوە ئەوان شیری منداڵ دەزن تازە بە تازە ئەو پرسیارە لە من دەکەی زەرە دەکە دەنەوە خەڵک نەوەڵا هەر خەڵکە زەرە دەکا ئەم پرسیارەکە لە جەنابەت دەکەم یان لە خەڵک دەکەم ئەگەر هەر یەکێک لە ئەوانە لە زێی نووری مادیش و حسێن شارەسانی بان ئەو تەعاملێکە کورد لەگەڵ ئەوانیەکە ئایا ئەوان قبوڵیان دەبوو بەڵێ ئەم پرسیارەکە ئەوە دەکەم یعنی لە سەرکردەکان و لە تۆش و لە خەڵکیش ئەوەی سەرکردەکانی کورد لە کوردستان دەیکرد ئەگەر ئەوان لە مەرکەز بانایە ئەوان ئەو کاریان کرد بە قبوڵی ئەو وەزعیان دەکرد ئەو وەڵامەکان لای هاوڵاتیانە و لای هەموو بینەرانی کە ئێستا گوێ لەو پرسیارەیە کاک مستەفا زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد لە دهۆکاف دەمێتە باش دەمێتە باشتر بەڵێ کاک محەممەد کارام کە نەرینەتە چییە لەسەر وی بابەتی کەناڵێ نارتی وەزیر ڕایش جمهوری کوردستانی وەرگرم ڕاستی بابەتێکی گرنگە بەڵێ کارام کە توژی ڕایە خوب بێژ کەنگی قیادیت کوردایان بەرپرست کوردایان هەر کەسێکی ڕایە ملەتی کورد وەرگرت پێشتری وەرە حتەمە کێ ڕایە خوارکەن و ناومە هەردەمجی شکاستینە بەڵێ ئەو نەفتا بتە برنج ئەمە سەری وەرە فەقیری هەژار
كرتي زرمان لما يجي زرمان ده همش نوتوكي وحتى نوتو حتى نوتو هشتا ودو زرمان مصاخ رتبوا منه شيء دوام ذكر شونا كورونا على كنت خدام ذكر هر دوام ذكر حتى لو تجيبونها تقربوا كرام بله ده بتبي تخش بله زور سپاس کاک محمد لدوکی کاک یونس لا هولیر ام کاتو باش کاک یونس او كاتب باشل بلام شوامي باشم سپاس کرم که کاک یونس والله من جلباني او كولي حتى إنسا لستا عبدالله مهاتيا أما في زور خلق زور بيسون من بوا باش إحساس أو شارستانة إيسا وقستانة دكتن والله بمنو يعني حقي خودي چونك أما بالتمام يعني وكو يعني كذا كذا وان بكين بس والله کاک یونس برای جنابت حسین شارستانی ما في خویتی او بریاره دربکا والله بالرأي من طبعا çünkü ama ne olur أمولش لما احتمال لما زانات تزبل بس وزن أما أوان بجيل حضر لنجلين بس وزن جيل يعني أولا جيلينا بله کاک یونس لا هولێرەوەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاکووریا لە سلێمانیم کاتەوە باش کاکووریام کاتەوە باش ئەم کاتەوە باش بژێ کاکووریا بەڕای جەنابەت زۆر ئەو برادرانەی کە دەڵێن حکوومەتی عێراق مافی خۆیەتی ئەو بڕەبوجەیە ببڕدرێتن ئایا بەڕای تو ئەگەر هاتو لە حاڵەتێکدا و پارەیە لەسەر هەرێم ببڕدرێ کێ زەرمەندیەکەما هەروە کێ سەبەبی ئەوەیە کە ئەو پارە ببڕدرێ والله هێزانی چۆنە بەڵێ خۆی ئێمە لە عێراقا جیا نەبووینەتەوە ئێمە لە عێراقا جیا نەبووینەتەوە حەقی خۆشێتی داوایکە لە حاڵەتێکە ئەمان 21 ساڵە بنەماڵەی بەرزانی هەر پارە با بۆ باقوونێ چیر و کوڕی و بنەماڵەی عەشرەتی حەقی خۆیەتی چونکە ئەسەر تۆ لە برایم خەلی لە پاشماڵ ئەم هەموو مۆزەفێ ڕۆژێ نەچێتەوە بۆ دایرێک قوچ غایبەیە یەکسەر لە ئەو ڕۆژە عقوبات غایب لەبەرەوە کابراش داوای حەقی خۆیەتی داوای حەقی خۆی بکە چەند ساڵە پارە کۆکەنەوەی دن ئەبێ حازری ئەوەژێ ئەو پارەی لە بانکە بردوێتی هی ئەم گەلێ و هی ئەم میلەتە فەقیر و هەژار و شەهیدانێ ئەبێ تەسلیمی بەغای کاتەوانە ئەویش بیاتەوە بە گەلی عێراق بەعامەتەن هەر لە داخۆوە هەتاکو فاو چونکە ئێمە جا نەبووینەتەوە لە حاڵەتێکا لە جیابینەوە کە ئێمە عێراق بەشێک کوردستان جابێ و عێراقی پارەی خۆی محدود بێ بودجێ خۆی محدود بێ لەبەرەوە بۆ چونی من ئایا وەڵا حەقەتی و دەستیشی خۆش بێت چونکە ئەزان ئەمانە باید چەند هەر خەریکی پارە کۆکردنەوە دەستی و خەڵک لێ بێزار بوو هەرچی وڵاتی عالم هەیە بێزار بوو هەرچی بانکی ئەوروپاش بەرێ حتى حمل هاي باب خوي اكتب خوي على كما على بابي كاكا اخر ملة فقيره هجاره هل بخو نابي ملتي هي بيقصر بسدو صارت حكمرانيه كي بيبزاري شو ملة بخي وكي برازيزم بەڵێ کاکووریا لە سلێمانی زۆر سواز بۆ پەیوەندیکەت کاک دیار ئەم کاتەوە باش لە کەرکووکە لەگەڵمانە السلام عليكم. عليك السلام ورحمة الله. دەستخۆشی تەوەرەکەتان لێکم. زۆر سپاس. والله تەوەرەکەتان زۆر تەوەرە جوانە بەڕاستی. بەڵێ فەرموو ڕای جەنابەت چییە لەو پرسیارانەی کە ئاراستەمان کرد لەبەرەوەی کە جێگیری سەرۆکوەزیرانی عێراق بڕیاری یاخۆ داوای لە وەزارەتی دارایی کردووە کە 5 ملیار دۆلاری حکوومەتی هەرێمی کوردستان ببڕێ لە پشکی 170 هەرێمی کوردستان وەکو ئەو پرسیاران کە لە پێشتر لە هاوڵاتیانمان کرد ئایا بەڕای جەنابەت ئەگەر ئەو پارە ببڕدرێ کێ زەرمەندی یەکەمە کێ هۆکاری ئەوەیە کە ئەو پارە ببڕدرێ ئایا لە کاتێکدا ئەگەر ئەو پارە ببڕدرێ هەرێمی کوردستان ئامادەیە دابیم کە یاخود ئەو بۆشایی کە دروستە بێ لە بجا پڕی بکاتەوە بەو پارەی کە لە هەرێمی کوردستانەوە نەوتی پێ فرۆشرێ بەڵێ پرسیارەکە زۆر جوانە ئەلو بەڵێ کاک دیار گوێمان لێتە پێشوەخت شتە شارستانی دەرەچێت لە خۆیەوە لێ دوانەدا بەغا بڕوێتی بە بێەوەی بڵێن خۆی بەغات ساڵانە ئەیبڕێت بەڵام ئێمە خۆمان نازانین بەڵێ کاک دیار لا کەرکووکەوە نفط العرب للعرب ئەمانەی سەوا کوردنەوتی هەیە زۆر شتێکی باش و بەڕاستی بۆی دروستبوونی دەوڵەتی کوردیە بەڵێ کاک دیار لا کەرکووکەوە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد لە هەڵەبجەوە ئەم کاتەوە باش کاک محەممەد کاک محەممەد دەنگی تەلەڤیزیۆنەکەت کچکە پەیوەندی کاک محەممەد پشراوە
کاک سوورکێ و لە سلێمانی کاک سوورکێەوە ئەم کاتەوە باش کاتە باش هەموو کاتێکت باش سپاس بەڵێ کاک سوورکێو بەڵێ پەیوەندیت کردووە بۆی بەشداری لە بابەتەکە بکە ئێمەش پرسیاری ئەوەکەن ئەو لیژنەیە کە ئەمڕۆوەتە چەند خولەکێکتر بڕیار وا بگاتە هەرێمی کوردستان بۆ کۆبوونەوە لەگەڵ بەرپرسیانی هەرێمی کوردستان و تاوتوێکردنی ئەو بابەتانەی کە پەیوەندیدارن بە نەوتەوە بەوەی کە فرۆشتنی نەوتەوە حکوومەتی بەغدا دایمەن حکوومەتی هەرێم بە باقاچاقبردننی پەترۆل بۆ فرۆشتنیان بۆ دەروی وڵات تۆمەتبار دەکارەوە حکوومەت هەرێمیش ئەو تۆمەتانە ڕەت دەکاتەوە بەڵام لێرەدا پێشاتەکە ئەوەیە کە جێگیری سەرۆکوەزیرانی حکوومەتی بەغدا بڕیاری بڕینی 5 ملیارد دلاری داوە ببرن 5 ملیارد دلاری لە بەشی 170 هەرێمی داوە کێ زەرمەندی یەکەمە کێ هۆکارە لەوە بڕینی ئەو پارەیە لە ئەگەر بێت و ببەردرێ وڵات دەستی خۆش بێ بۆ بەرنامەکە بەڕێی من خۆی خەڵکی کورد هەر زەرری کردووە پێش چوونە دەرەوەی نەوتیش هەر زەرری کردو هەر زەرری دەکا بەڵام بە نیسبەت ئەم نەوتەوە جا من کە تاکێکی خەڵکی کوردستان بم زۆربەی زۆر لە ساڵانەوەنووی خەڵکی کوردستان نەزانێت داهاتی نەوت داهاتی گومرەکان چەندە يعني آخر حكومة العراق بو حقي نبيت يعني أوان تورد سبيكا مالكي هذا سر حكم هذا سر يوم مقابلة كان كل مالك جندلي بلاو كده صلاداراني كردوتي إيمش جندلا كان بلاو كينوا يك جندليان يعني هيش عم بدسه ونوان بالرأي منيش بين باشا بين باب زاني يشكبون منا حكومة العراق زيادة ل 100 مليار دولار احتياطي هي حكومتي هذه كردستان تاكي جانبو أمانة خەڵکی ئەم وڵاتەنی ئەمانە بە ماڵ و مناڵەوە هەمویان جستەی چەندین وڵاتیانیان هەیە ومانە بەڵام باوەڕکە هیچیان پێ ناکرێت زانی بۆ هیچیان پێ ناکرێت چونکە خۆ دەزانی ئەوسا نەماوە ینی ئەوروپا هەچی کوردێ لە ئەوروپا چونکە اقتصادێکی سەربەخۆی تایبەتی خۆی هەیە مەمنونی دەسەڵات نەماوە لە کوردستانیشا خەڵک وشار بۆتەوانێت چونکە ئەمان بۆ هیچیان پێ ناکرێت سپینەکە ئێستا خۆیان جیبەکەنوانێ ئاوا هێز و ئاوان هێزی پێشنەگەی ئێمە زۆر داماوە ئەو هێزار چاکە کە کوردستانی ئازاد کرد ئەمانە ساحەبی 100 دلار نەبوون ئێستا بە ملیار دلار قسەکەن بەڕێی من پێم باشە کە من نەزانم داهاتینەوە لەکوێ بۆ چی نەیبڕێت بۆ نەیبڕێت کاکە بەڵێ کاک سوورکێ و لە سلێمانی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک هەرێم لە چەمچەماڵەوەم کاتەوە باش هێوارتان باشتر بۆیەوە بێژی سپاس فەرموو کاک هەرێم وەڵی بەڕاستی تەوەرەکەتان تەوەرێکی جوانە و مۆزوعێکی جوانتان وروژانەوە لەم کاتە وەڵی منیش قسەکانم 100% لەگەڵ ئەو کاگوریایە کە قسەی کرد بەڕاستی نازانم ئەم دەسەڵاتی ئێمە بۆ تێناگە بۆ لە میلەت تێناگە ئەمە کەی شەڕی کورد و عەرەبە وای لەکەن شەڕەکەکەن شەڕی کورد و عەرەب کاکە ئەمە شەڕی بەرژەوەندی و پاری ئەم حزبانەیە یعنی جەنابی سەرۆکی هەرێم لە مانگی سێ وتارێکی داوتی دەوڵەتی کوردی ڕاگەنی کوا دەوڵەتەکەی بەڵێ وا دەوڵەتەکەی ئەمە شەڕی پارە و شەڕی نەوتە بەو خەڵکە کاک هەرێم ئێمە تەورەکەمان لەسەر پرسی نەوتە لەبەرەوەی بڕیار وا لە چەند خولەکێکی داهاتوو لیژنەیەکی پەرلەمانی لە بەغداوە بگات هەرێمی کوردستان بۆ لێکۆڵینەوە لەو نەوتەی کە دەفرۆشرێ لە هەرێمی کوردستانەوە هەروە داهاتەکەی و نەگەڕانەوەی بۆ بەغدا ئێمە پرسیارەکەمان ئەوەیە کە جگری سەرۆکوەزیران حوسێن شارستانی بڕیاری بڕینی 5 ملیارد دلاری داوە لەسەر لە پشکی 170 هەرێم ئەگەرەوە ببردرێ کێ بەرپرسیارە لەو بڕینە کێ زەرمەندی یەکەمە زەرمەندی یەکەم خەڵکی فەقیر و هەژارە بەس ئەگە خەڵکی فەقیر و هەژاریش نییە خۆم پارەی بۆ فەقیر و هەژار نییە کەس نازانێ ئەم پارەیە چێتە گیرفانی چەند کەسێکەوە خۆی دیارە پێویست ناکە ناویان بڵێنم پارێکە لە گیرفانی چەند کەسێکە و ئەم هەموو نەود ناردنە و گومرک و نازانم چی و چی یعنی ئەم دەسەڵاتی ئێمە کەی تێرەخوا کەی ئاگەی لە میلەتەکەی خۆیە بێ من لەگەڵەوەیان نەک ئەوە باگ هەربی بڕێ چێ خێر لە مواتادی نییە بەڵێ کاک هەرێم لە چەمچەماڵەوە زۆر سپاس بۆ پەیوەندێکت کاک حەسەن لە کەرکووک ئەم کاتەوە باش ئەلوام کاتەوە باش هەموو کاتێکت باش طبعا من وەکو تاکێکی خەڵکی کەرکووک وەکو تاکێکی خەڵکی کەرکووک ئەمەوە بیر ڕێ خۆمیش دەرببڕم بەرامبەر ئەوەی کە ناوتەکەی با بڵێن هەرێمی کوردستان ئەنێرێ بۆ دەرەوە بەڵێ پێشووتر کەسێک دەرچوو قسەی لە ماڵەی بەرزانیەوە ناگەر طبعا من کەسێکی بێلایەنم کە با تەشیریتیان نەبێتم قسە بە هیچ کەس سوولانێک
بەداوای لێبوردنەوە کاک حەسەن پەیوەندەکەی پشتڕای هیوادارین بتوانێت پەیوەندەکە وەرگێتەوە لیا لە سلێمانیە کاتەوە باش هەموو کاتێکت باش. بەڕاستی من ئەمە سەرەتا دەستخۆشی لە حکوومەتی عێراقی بکەم بۆ ئەو بڕینەی، چونکە سێرەکەین هیچ کارێکی وەهایان نەکردووە و دوای ئەوەش کە ئەڵێ لە سەیاحەڤە بەڕێی من لە سەیاحەڤە هەر زۆر کەمە بۆ ئەوە پێویستە لە سەیانەوە بێت، چونکە هەموو دنیا ببێ بەنەوەش باوەڕکە یەک پەرداخ بۆ خەڵکی فەقیر و هەژار نییە و دوای ئەوەش زۆربەی کەس پەیوەندی کرد پرسیاری ئەو کرد ئەڵەی زەرمەندی یەکەم کێ من با دوای بێ و پرسیارەوە بەمەوە بەڕێی من زەرمەندی یەکەم لێرەیە بەرپرسە دزەکانن، چونکە پێم وایە هیچ کاتێک هاوڵاتی زەرەر ناکا لەو بینێ، بۆیە دەستخۆشی لێ ئەەکەم هیوادارم هەموو کاتێک بڕیاری بەو شێوەیە دەرکات، چونکە ئەوە هەموو کاتێک لە مەسلحەتی کوردە لەوانەیە دوای منیش پەیوەندی تا ڕەخنەم لێ بگرم، بەڵام ئەوە من ڕەئی شەخسی خۆمە دەستخۆشی لێ ئەەکەم دووبارە کاتێکی خۆش. زۆر سپاس لیاخان لە سلێمانیەوە بینەرانی خۆشەویست دوایە و ناوبڕا بەردەوامە بین. دووبارە سڵاو و خۆشەویستان بەردەوامین لە سەر پێشکەشکردنی مایکی خەڵک و بابەتەکانمان ئەوەیە کە پرسی نەوتە لە نێوان پرسی نەوتی بەغدا و هەرێم و دوا پێشات و کاردانەوەکان. ئەمە بابەتی ئەو ڕۆمانە هیوادارین بتوانین گفتوگۆیەکی کراوەی لەسەر بکەین لەبەرەوەی کە وەکو سەرەتا ئاماژەمان پێدا کە فازڵ نەبی بریکاری وەزارەتی دارایی عێراق بە یەکێک لە ڕۆژنامەکانی ڕاگەیاندووە کە نزیکەی 20 ڕۆژە حوسێن شارستانی جێگیری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری وزە بەنووسرا و داوای لە وەزارەتی دارایی کردووە کە 5 ملیارد دلار لە پشکی 17 لە سەدای هەرێم ببردرێ بەرامبەر بەوەی کە ئەڵێتن هەرێمی کوردستان بە بەهای 8 ملیار و 500 میلیۆن دلار نەوتی فرۆشتووە و نەگەڕاندراوەتەوە بۆ بەغدا بەرامبەر بەوە لە پشکی 175 میلیارد دلار ئەبردرێ. سارەکە لێرەدا ئەوەیە کێ زەرمەندە لەو بڕینە، ئایا لە ئەگەری بڕینی ئەمەیە کێ بەرپرسیارە، هەروەها ئایا حکوومەت هەرێمی کوردستان ئامادەیە بەو بەهای خۆت بەو نرخە و بەو ژمارەی کە دەستنیشان کراوە بەهای 8 ملیار و 500 میلیۆن دلارە پڕ بکاتەوە ئەو بۆشایی ئەگەر بێت و لە بودجە هەرێمە بردرێ. ئێمە کاک محەممەد وەرەگرین لە سلێمانی ئەم کاتەوە باش. کاک محەممەد باوکی محەممەد ئەم کاتەوە باش ئەم کاتت باش دەستخۆشی بەرنامەکە لێکم وەڵای من ئەڵێم زەرمەندی یەکەم ناڵم خەڵکی کوردستان بە عام هەموویەتەیە، بەس من لەو باوەڕەم کە ئەو نەوتە ئەو پارەیە نێلن بە هەر شێوەیە بێ نەوتەکە بەڕێ بکەن بۆ تورکیا باشترە نەکو بۆ جەنابی مالیکی بێ. ئەی 1970 بورجەی عێراق کەس ئەزانێ لە عێراقا لە چی سەرف ئەکرێ، لە کام ئەمنیەتە عێراقا سەرف ئەکرێ، لە کام ئەیبیدەن بە سیارە و بە تۆ بۆمان بێننەوەی، ئەیبیدەن بە بورجەی پێشمەرگەی تێ ئەدەن لە 1970ەکەی کە ئەیکوا بورجەی پێشمەرگە ئەیکوا نەوت و غازەوە ئەیبیدەن بۆی تۆپتیارانەکە بێنەوە بیدەنە بەسەری ئێمەیە باشترە، ئەیبیدەن بەوانەیەکەوە لە بەغا هەتا دوێنە پێرێ ئەوە ئەیان گەڕێنەوە بۆ ناو جێشی عێراقی بیدەن بەوانە باشترە. ئەتخوا بنەماڵی بەرزانی و وا لەو دەڵێ بنەماڵی بەرزانی ئەشیخوا ئێوە بە دوو بنەماڵە خەڵک تاوانباریان ئەەکەن کە ئەیان خۆن وەڵی ئەوانە بێ خۆن سەفقات باشتر ئەی بیدەن بەوە چ بێ دوێ بێن بڵێن هەویتێک بەناو داماگرن پێمان بڵێن هەویتێک، ئەی بیدەن بەوانە باشترە، بیدەن بەو کۆنانێک کە پێمانیانەوت هەویتێک صاحبی ماڵ دایک و خوشت و باوک و برای خۆمان نەبووین، ئەی بیدەن بەوانە باشترە. بڵێ من زۆر پێم سێرە خەڵگەڵێ بە حەقی خۆیانە ئەو پارێ ببڕن بەچی حەقێک بەچی حەقی خەڵک جێگای سەر سڵمانە خەڵک ئەڵەیەت کاکە ئەو پارێ بیدەن بە حەقی ئەو خۆیانە بیبڕن. یعنی عرە ئەوەنە حەقی داوە بە کورد کە یعنی خەدر لێ ئێمە نەکەن، ئەوان غەدر لێ ئێمە نەکەن، ئێمە غەدر لەوان بکەین. بەڵێ باوکی محەممەد بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندێکەت. کاک نیعمەت لە ئاکرام کاتەوە باش. ئەلۆ کاک نیعمەت بێ زەحمەت دەنگی تەلەڤیزیۆنا خۆ کێم کە سەبارەت ڕەوشە بەردوخێ نێوان هەرێمی و عێراقی سەبارەت بە نێفکێ بەڵێ لانێکی وەزارەتی کردە هەوڵاتی هەرێمی يعني پشکی بودجە
بودجي كردستان بيتا برنامج نافذ كين بكن لهاريني على بكردستان هولاتي جزارة ما بكن ناك حكومات يعني بهولاتي رزور نباش بس حكومات عرف يعني حقنية قال هو يعني مصري قال هاريني باخذ بكنكو يعني توري خلي بكتر صار الناس كانش برجي كيف كتل وبس من هيك بيش نعمل هذا كانوا الهواء عبارات بله کاک نعمت زور سپاس بۆ پەیوەندیاتە کاک محمودمان لەگەڵا لە شارە زۆرم کاتەوە باش بله سڵاو لێ بێ دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس بۆ کاتێکی باش بەڵێ کاک محمود وەڵا من زەنگە نەکمە سەر بابەتی نەوت کێزەرەکە و کێ قازانجەکە ئەومان لەزانی کێزەرەکە و کێ قازانجەکە دیارە وڵاتەکەی ئێمە بەڵام ئەوەی کە ڕاستیەکەی بێ بەزەحمەت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکە بۆ ئەوەی دەخزمەتم ئەوەی کە ڕاستیەکەی بێ ئەوەی کێشە بێ فرۆشتنی ئەو نەوتە بە تورکیا پێم وایە ئەمە پیلانێکی نێودەوڵەتیە ئەمە تەنها مەسەلەکە کورد نییە لایانی تری لە پشتەوەیە دیارە ئەم فرۆشتنی ئەم نەوتە و ئەو لایەنەشی کە لە پشتی ئەم مەسەلەوەیە نەتیجەکەی بەس کورد زەراکە من هیوادارم سەرکردایەتی کورد و ئەوانەی کە نەوتەکەشە خۆن زیانەکەی بخەڵ و نشکێتەوە محاولەکەن ئەو گرێبەسانە نەکەن وەڵی وەشێنەوە هەرەو نەما بوو دەستخۆشی زۆر سپاس کاک محمود لە شارە زوورەوە کاک محەممەد وەرەگرین لە ژاراوە ئەم کاتەوە باش ئەم کاتەی بەڕێزت باش هەموو کاتێکت باش کاک محەممەد محەممەد لە نەحیەی شاراوی سنووری پشتەر لەگەڵتانە سەرچاو فەرمو و خۆشحاڵین سپاس مەمنون بەڕێزم تەوەرەی ئەو ڕۆژ بڵین ئەوە پرسیارێکی هێندە قورزنیە کە وەڵامەکەی شاراوە بێت یا خود بزر بێت بەبارانێ کوردگوتنی قسێکی هەیە دەڵێ بەبا و بەبارانێ هەر لە بەفرێ کەم دەکات کەواتە هەز بڕیارێک چ لە کوردستان بدرێت و چ لە بەغدا بدرێت قوربانیەکە هەر میلەت دەیدا سزای ئەوەی کەوا وەڵام نەبێت بۆ ئەوەی کاتێکەوە حوسێن شارستانی دێت دەڵێ بزەی ئەوە بۆ نمونە ئەو مەبلەغە پارەی دەبڕم پێدوا سیاسەکانی مە هێندە ژیرن لە موسەکانی خواسپینی دەڵێەوە کەم بۆەوە نەخێت دێن سلفەی عقارە کەمی دەکەنەوە دێن سلفەی زەوازە کەمی دەکەنەوە مەحاشەکانی خۆشیان بە فولی وەردەگرن دەڵێن چی لە بەرامبەردا دەڵێن ئەوە بەغدا بوزەکەی بڕیوە بۆ ئەوەی خەڵک لەوێ هاندن بۆ ئەوەی کەوا لە دژی عێراق چۆن بڵێ خۆپێشاندان یا خوشتێکی لەو شێوازەی بکە نان ئەوانە بەڵام یەکێتی و پارتی لێرەکانەدا هۆکاری سەرەکی ئەوەن کە ئەوە دروست دەبێت ئەوان پارەی ئاسمان دەزن خەڵک ڕەنگە بپرسێ ئێستا ئاسمان پارەی لەکوێ بوو من دەڵم داهاتی فڕۆکەخانەکان کەوا گەشتی ئاسمانین لە ئاسمان داهات تێقەی هەر دەزن ئەوە چێ پارتی وێچێتی لەسەر ئەرێت ئەو داهاتانەی کە هەن هەموو کشت و کاڵ هەشتێکی کە هەیە هەر ئەوانن کە پارەکەی دەبەن و دەیزن بەوە شەوەڕانەوەستان کەوا بتونن ژێر ئەرزەوە و نەوتەکان هێنا دەرێ نەوە پارەی ئەو نەوتەش هەت بۆ خۆیان دەیزن کەواتە خەڵک لێرەکانەدا گە سێدا هاتمان هەبێت ڕانەوەستان بەوەی سەرئەرز بەوەی ژێر ئەرزەکەش دەزن یەکەمین شت دەرهێنانی نەوت گەورەترین غەڵەت بوو کە کورد پێی هەستا دووەمین شت کاتێکەوە ڕێکەوتن نامەی مۆردەکەی لەگەڵ بەغدایان ئەوە تا سەرەتا ئیمزای مەکە یان کە کردت دەبێت بیان دێی بەدەست خۆت نییە چۆن کەرکووکتاندایە بۆ پێم سەیرە لەسەر نەوت ئەو کێشەی دروست دەکەن چۆن کەرکووکیان فرۆشت چۆن کەرکووکیان واز لێهێنا ڕەنگە خەڵک بڵێزە ئەوە عاشوایی بڕیار دەدایە خود شتێکی لەو شێوازە بەڵام نەخێت ئەوان وازیان لە کەرکووک هێنا شتێک نەماوە بە ناوچەی زێنا ناوچەی ئەوە تەنها ئەوەی کەوا مالیکی بە ئاشکرا دەڵێ شارێکی عراقین ئەوە هەموو حەسەن تەفسیری بۆ بکەن لەوەی کەوا عەرەب نایداتەوە بەڵێ کاک محەممەد لە ژاراوە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک بەهێز لە هەولێرەوە لەگەڵمانە ئەم کاتەوە باش کاک بەهێز ئەو کاتزاناتۆ هەم کاکی من دوو پسارم لەیە ئەلو بەڵێ بەڵێ دوو پسارم LRT ئەوە دە پسارم لە جەنابەت LRT کەناڵێکی سەر بەخۆی یان حیزبیە بابەتەکە ئەوە نییە ئەنارتی سەر بەخۆیان جەنابێ ئەخنا حەزم لێ دوو یەک پسار دوو پساردا بەزێت پسارەکەم ئەوە یە پسارێکی کەشم ئەوەیە ئەمە هەموو دەبێ هەستین لە مالکی هەستین نەکو برێن ئەمە ئەو نەفتایی ئەو برادرای توێژمن بەحسی ماری بارزانانی دەکرد و بفعل ماری بارزانانی ئەو ماری بارزانانی نەبا من ئێرە منبەرێک نییە بۆ تەشیرکردن کاک بەهێزگیان ئێمە بابەتمان لەسەر ئەوەیە ئایا ئەگەر بێت و حکوومەتی بەغدا هەڕەشەی کردووە کە 5 میلیارد دلار لە هەرێمی کوردستان لەسەر سەدا حەفتەکە ببردرێ من ئەڵێم ئایا کێ زەرمەندی یەکەمە ئەگەر ئەو پارە ببردرێ هەروەها کێ هۆکارە لە بڕینی ئەو پارەیە پرسیاری من ئەوەیە لەسەر ئێنارتی نییە
NRT سەربەخۆ بێ سەربەخۆ نەبێ میلەت بڕیار دەدا لە کۆتاییدا. کاک بەهێز زۆر سپاس بۆ پەیوەندەکەت وا دیارە تۆش گەیشتە وەڵام کاک شێروان لە هەولێر ئەم کاتەوە باش ئەو کاتت باش هەموو کاتێکت باش ئەمن وەکو وەیەک شەخسی خۆم پێم باشترە بەرزستانەی خۆمان ئەو نەوتە بخۆن نەک ئەوانەی بەغداد. ئەوانەی بەغداد بە تۆپ و تیارە دەدەن پاش 2 ساعت 3 ساعتێکە بە خۆت من لێمان دەدەنەوە. ئەمە ڕێی خۆمە وایە. بەڵێ کاک شێروان زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک شێروان. کاک عەبدولغەنی وەرەگرین لە دهۆکەوە ئەم کاتەوە باش؟ ئێوار باش برا چۆن؟ ئێوار باش سەرچاوە تو چاوی؟ باشم سپاس هەرساوی. بەێ برا ئەف زەرارە یعنی بودجێ ئان بۆ 5 ملیارە 5 ملیۆنە نه tiştekî mezin e çünkü kevin de anku berîn kejî her parasî de berzekin bes zarara mezin ya mezin eve ye mane van berpirsê tûfa ku arîşa bu xwe jî çêdikin bu milletî Kurd jî çêdikin eve yekiya duye jî ev tiştekî süruştiye nûke malikî gel Kurda biket berîn nûke dema hikûmeta federal neya pêzî Kurda hemî gava malikî xwe bû Kurda biçe mando bu peki yani işte bu sabun çeker. Bas az bir cümle ki pajda gerek arişedi bu sadı bu kurda çeker. Ya gazi madata bu çel ya Kerkuk'e ya Peşmerge vol arişe hemi etrek edene bu kurda çeker. Ve ana bijne ve xabit maliki nevştene. Ne xeyr xalit xabit ber. Pırset mana evet çuna Bağdat atonu ke dasta dana çvaraqana dişen vaqtel الوير بكان بلا بپرسید gerek piş dasta da ban ولی مالکی کرد مالکی نشیا وان تشا بکردن. یکیش وان خاله برایتا چه کارتک زختی دستی کرداده کو دجوام کار بینه؟ والله اصلا واسه سیاست من یکی مازن بس دوید کرد تشکه با برای عزیز و مالکی نشیا با هو که با یا شوی یعنی یا شون با خاله اویدی یا ماده گازی آن از دستور گازی صافی کرد با بغداد نه هلا با معلق حتون که در بغداد شبا و ماده سرما هر جا حس کرد با سرما که با حجت و مشکل بمشکل با یعنی مشکل حل کرد با بغداد نشبا و آریشا بمشکل. بله کاک عبدالغنی لدهو که سپاس با پیوندیاته کاک سوران لسلیمانیم کتو باش. شاکیبر رزم. زۆر سپاس کاک سۆران فەرموو. باشی کاکە وەڵای من دەست خۆشتان لێکم بۆ بەرنامەکە و دووەم یەکەم شت ئەوەیە کە سەرۆکی هەرێم خۆی هەر کاتێک بەدڵی بوو لەگەڵ حکوومەتی عێراقیا پەیوەندیە بەسێ هەر کاتێککە بەدڵی نەبوو ئەچێ لەگەڵ تورکیا پەیوەندیە بەسێ. کاک سۆران بەدڵبوون واتە چی؟ ئەزانی چۆنا هەر کاتێک بەرژەوەندی تاگی خۆی لەگەڵ حکوومەتی عێراقیا ڕۆی ئەو کاتە لەگەڵ یادی ئێستا لەبەرەوەی مالکی یاسای هەیە ئەم ناتوانێت دزیتیا بکات. کەواتە ئێستا چ بەرژەوەندیەک هەیە ئەگەر بێت و لەگەڵ بەغدا کۆنە بێتەوە و بەغداش پارەکە ببردرێ چ بەرژەوەندیەک هەیە چ بۆ سەرۆکاتی هەرێم بیان چوو بۆ ملەتی کورد کێ زەرمەندە کێ هۆکارە؟ بەڕێزم ئێمە زانیتیا ئێمە مشکلەمانەوەیە ئەم سەرکردانەی خۆمان بە عادلانە بە باشی لەگەڵ خەڵکەکە ناگونجن ئەنجا دووەمیش دزیان بۆ ناکرێ ئەگەر ئێستا لە حکوومەتی عێراقی دزی بکەن ئەو خەشپێکا بەڵام لەگەڵ تورکیا کە دوژمنی کوردە زۆر ئاساییە بەلایەوە ئەگەر هەچی بکات بەرامبەر کورد ئەو گرنگ ئەوەیە ئەو پارەی خۆی دەستکەوێت گرنگ ئەوە نییە کە خزمەتی گەلی کورد بکە چ بە هەردوو سەرۆکەکەشەوە هیچ خزمەتێک نییە تەنها ئەوەیە بنەماڵەکانی خۆیان سەربەرز بن و هیچی تر ئەینا خەڵکی داما و چۆن سەرۆکی حکوومەتی هەرێمەڵێ کۆمەڵێک دز و جەردە و مافیا هەیە لە ناو هەرێمی کوردستانە ئەمانە لەبەردەستی چیان تاکی لەبەردەستی خۆیان بۆ بەرژەوەندی خۆیان بەکارێنن ئەینا خەڵکێکی ڕەشوڕوت هیچ چی هەیە چی بۆ خەڵکەوەنە فەقیرە کە زەلام هەیە داماوە نان نییە بیخوا نەک ئێستا ئێمە بچین شەڕ لەگەڵ عەرەبا بکەینە بەڵێ کاک سۆران لە سلێمانی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک جەمال لە کۆی ئەم کاتەوە باش کاتەوە باش بژی کاک جەمال فەرموو خۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس کاکە من پەیوەندی بە بابەتەکەەوە نییە بەس ئەو فۆرمی ئەو دامەزرانەی لە کۆیە بەڵێ لە ڕۆژانی داهاتوو بابەت لەسەر ئەوەشمانە بێتن کاک جەمال هیوادارم بەڵێ هیوادارم ئەمڕۆ لە بابەتەکە دەرنەچین داوای لێبوردنەکەم
برادرانی تر ئەیانەوەی لەسەر بابەتی ئەمڕۆ قسە بکەن ئینشاءڵڵا داواکاری تۆش جێبەجێ دەکەین لەو ڕۆژانەی داهاتوودا ئەم شەو هەم راپۆرتمان هە لە درێژەی هەواڵەکان هەم سبەیش ئینشاءڵڵا ئەگەر خوایەر بوو بابەت لەسەری دروستەکەن زۆر سپاس بۆ پەیوەندەکە کاک عوسمان لە قەڵاچوالانەوەم کاتۆ باش ئەم کاتە باش بەڕێز هەموو کاتێکت باش واسەکەم کاکە منیش دەبێت پێشنیارێکم هەبێت لەسەر وتانێک ئەم خەڵکەی ئێمەیەن بەڵێ فەرموو تکاکەم خەڵکی ئێمە ئەوەندە ڕژوی نەبێت بۆ ئەندازێ هەموو شتەکان زەربی سفر نەکات ئەم وڵاتی ئێمە بەرەو باشبوون ڕۆژەوە بەرە باشی جەڵات ئینسانی وایە ئەڵەی سەدەمی بەحسیان لێ بیستوەوە بەم شێوازە قساکەن دوعاکەن دەسەڵاتی بەعز گەرەتەوە و دەسەڵاتە فاشێکی سەرە بەغای ژەب گەرەتەوە هەموو شتێکیان بەچاوە چووە خەڵکی ئێمە سەر لە سا هەشتای وازی باش بۆ کاکە لە سەدای بیستی کەم ترماوە بۆ هەموو شتەکان زەربی سفر دەکەن بۆ دەستخۆشی لە کابراایکی پێپەتی بەدەخلاقی بێڕەوەش دەکەن کە ئێوە شەشە لە گوروستان بێتەوە بە ئەم شەشەکانی خۆمان بێهێواشی لەسەر خۆ حەلکەین کاکە بەڵێ کاک عوسمان لە قەڵاچوالان هەموو شتێکیانی بێژوەتوانی عەرە بەوەندە شەریفە عەرە بەخلاقی تیانە بۆ تا ئێستا زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئاوات لە سلێمانیەم کاتەوە باش هەموو کاتێکت باش دەکەم ڕێزێ سەبارەت بە تەوەرەکەی ئەمڕۆ حەز دەکەم تۆ قسەی لەسەر بکەم نیژوەک ئەو خەڵکە فەرموو سەبارەت بەوەوە تۆ ئەو 5 میلیارد دۆلاری کە باسیەکەن پێم وانییەوە شتێک بێ کە حکوومەتی عێراق بۆ شێوەیە باسی تاکە ئەمە لە لای کوردی هەر نێونەوەتەکەی فرۆشتووە و لە فەتانەوەتی بورجل هێدەسەڵاتی خۆیەتی کەس ئەزانێت هەر هیچ نەبێ ئەمانی ئێمە ئەتوانن سێ جادەی پێخیکەن 4 شۆسە خەڵک ئەو شتە بە چای خۆیە بینێ ئێستا وەزعی ئاو کارەبای کوردستان چۆنە وەزعی ڕێگاوبان چۆنە گەشت و گوزار چۆنە ئەوانەی لە ئەوروپاوە دێن خوان وەزعەکە ئەبینن ئایا لە جنوبە ئەم شتە هەیە ئەم ئەمنیەتە هەیە هەر عەرەب سەیرکرد لە فەتا هەشتیان لە سەیرەنگاکانی کوردستانی ئێمەیەوەتە کات بەڕێەکەن بەڵێ کاک ئاوات ئێمە پرسیارەکە ئەوەی ئایا و پارەیە لە چی سەرف کراوە مشکلەوە نییە جادە قیرکراوانە بودجەی خۆی هەیە وەزارەت تایبەت بەخۆی هەیە ئێمە باسی داهاتی نەوتەکەین ئەوەی کە عێراق باسیەکە کە باسی 8 میلیارد و 500 میلیۆن دلار بەها یاخود داهاتی ئەو نەوتەیە کە هەرێمی کوردستان فرۆشتوەتی و نەگەڕاوەتەوە بۆ بەغدا لە بەرامبەردا بەغدا دەڵێ ئێمە 5 میلیارد دلاری هەرێم لە سەدا حەفتەکە بڕین پرسیارەکە وایە کێ زەرەرمەندە هەروەها کێ هۆکاری ئەم بڕینەیە ئایا حکوومەتی هەرێم لە کاتی کە ئەمە بکاتن ئەو بڕیارەی خۆ جێبەجێ بکە حکوومەتی بەغدا ئایا هەرێمی کوردستان ئەو بۆشایە پڕەکاتەوە یاخود پێی دەکرێت پڕ بکاتەوە قسەکانی ئەوان لەگەڵ ئینعەتاینادا نەبڵسیوە کە ئێمە سەر باوەڕکە من ئەوسان قەناعەتم بۆ قسانە نێک ئەوانەیەکەن ئەنجا ئەوان دینارێکی هیچ کۆمپانیایەکیان نەداوە تا بێن 5 میلیارد دلارمان ببڕن ئەمە حکوومەت هەرێم چەند ساڵە داواکە من وەکو خۆم حکوومەتی هەرێم یەک شتێکی بۆ من نەکردووە بەس ئەمە حەقیقەتێکە ئەی بینم ئایا ئەوان بەڵێ کاکە ئاوات بەلی بردنەوە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک مەتین لە سۆران ئەم کاتۆ باش ئەم کاتە باش برە ساغ بیست سپاس کەرام کە کاک مەتین سوپاسیا و تەڵۆ دەکەم کەرام کە بەێ نسبەتەوە من زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەم بەڵێ کە هەموو کاتێ من بەلای من بەڕای من هەموو کاتێ ئەو پێشنیارانەی کە خۆیان دەکەن بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستانە بەڵێ کام پێشنیار هەر پێشنیارێک بیت کە دش بە حکوومەتی عێراق بیا لە بەرژەوەندی خەڵکی عێراقدایە بەڵێ بەڵام کاک مەتین ئەسخوازم پرسیارەوەی چەندێ بکەم ئەگەر هاتوو هەرێما کوردستانê naftê bifroşîtin û dahatê wê nehenêrte Bexdayê û Bexda bêjîtin madem hing parê we nefirêke nevêre em dê 5 milyon dolara ji sedê hevdeyê herêmê birîn bi nerîna te hewletî gel vê çendî daye بله از بوده چه که بیشم برا واقعیت ایده یعنی هم تبی برای خوب کنی آیا چنگی او تشتبه هیده کرن آیا یا نه بله آیا حکومت عراق دید که قصا کسی که وکی شهرستانی آیا دیشید وی هنده تشتبه کرد یا نه ام وکی خلکی کرد هم تشتبه مازن کرد یعنی میشید اینه گامش دویست هم دوستانین کنی آیا او تشتبه حکومت عراقی بشید چلبید یا نه خلکی مبلا سر بخو یعنی اویدی نبیتن
کاکمەتین لە سۆران زۆر سپاس بۆ پەیوەندیاتێک و دوماهیک پەیوەندی بوو گران خۆشەویست کاکمەتین دو پەیوەندی بوو لە سۆرانەوە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ هەموو ئەو هاوڕێیانە و ئەو هاوڵاتانیان کە ئەمڕۆ بەشداری بەرنامەی کردو ڕای خۆیان لەسەر بەرنامەکەدا هیوادارن بابەتەکە بەدڵتان بێت و تاکو سبەی بە یەکتر شادەبینەوە بەخواتان نەسپێرم خواتن لەگەڵ